هر کەسێک بەیانیان 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئێوارانی 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئەو پەڕی 7 دقەی پێچێ بەیانی ئێوارە. لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک نایە بۆ ساحەی مەحشەر بەقەت تۆ چاکەی پێبێ ئیلا مەگەر کەسێک وەک تۆ وتبێتی یا زیاتری وتبێ. لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح مسلمدا هاتووە شتێکمان بۆ باسەکات دەربارەی فەزڵی ئەم زیکرە. ئێستا ئەگەر پرسیار لە هەر کەسێک لە ئێوە بکەم پێتان خۆشە لە ڕۆژی قیامەتە لە پێشی هەموو خەڵکیەوە بن جگە لە پێغەمبەران و سەحابە ڕەزا و ڕەحمەت و سەلامی خۆیان لەسەر بێ، پێتان خۆشە لە پێشەوە بن؟ بێگومان هەمومان دەڵێن بەڵێ. پێتان خۆشە لە ڕۆژی قیامەتە منافستان کەم بێ، زۆر عیبادەتی خواتان پێ بێ، زۆر چاکەتان پێ بێ؟ بێگومان هەمومان وەڵامەکەمان ئەوەیە بەڵێ پێمان خۆشە. دەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من قال حين يصبح وحين يمسي سبحان الله وبحمده 100 مرة لم يأت أحد يوم القيامة بأفضل مما جاء به إلا أحد قال مثل ما قال أو زاد عليه. هر کەسێک بەیانیان 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئێوارانی 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئەو پەڕی 7 دقەی پێچێ بەیانی ئێوارە.